هەر بۆ گفتوگۆی زیاتر لەبارەی کێشەی زەویوزاری جوتیاران لە کەرکووک و بە دیاریکراوی ژە تۆبزاوە واروها ئەو سکاڵایی کە یەکێک لە فرقەکانی سوپای عێراق لەسەر جوتیاران و خاوەن زەویانی لە تۆمار کردو لە دادگاکانی کەرکووک گفتوگۆی زیاترەکەین بە میوانداری بەڕێز ساتع ناسح نوێنەری جوتیارانی تۆبزاوە کە بە سوپاسەوە لە سودەکانمان لە شاری کەرکووک لەگەڵمانە کاک ساتع ستاوت لێبێ. ئەنی ئەم کێشەیە کێشەیەکی مێژوویە ڕەگوڕیشەکەی ینی کۆنە و تاوەکۆم ساتەش ینی کە ئێمە گفتوگۆکەین چارەسەر نەکراوە چەندین جار ینی بە کاتی ئەم گیر و گرفتانە چارەسەر کرا بەڵام تا سەرەڵەداتەوە کێشەی تۆبزاوە بەگشتی و جوتیارانی ئەو ناوچەیە ئەویش بەشێکە لە کێشەی یاسایەکان و هەروەها مەسەلەی تعریب کە لە ڕابردوودا هەبوو یاخود نەخێرەمەیان جیاوازە. بەڵێ سڵاو لە ئێوە و لە بینەرانی کورسات نیوز. بەڵێ وەک جەنابێت فەرمووت کێشەی زەویزار مێژوویەکی کۆنی هەیە لە سەردەمی ڕژێمی بەعەس کۆمەڵێک قەرارات دەرچووە کە پێوترێ قەراراتی مەجلیس قیادە سەورە نزیکەی 300,000 دوێنم زەوی لە سنووری کەرکووک ئیستیملاک کردووە واتە خاوەنداریەتیەکەی گۆڕلاوە لە ناوی جوتیارەکانەوە کراوەتە سەر وزارەتەکان و لە سنووری تۆبزاوە نزیکەی 5,000 دوێنم زەوی خراوەتە سەر وزارەتی بەرگری و ئەم کێشە و گرفتانە لە دوای ڕوخانی ڕژێمی بەعەس قیادەی سیاسی کورد کە بووە بەشێک لە حکوومەتی عێراق ڕازی بوون بە ئەوەی لە چوارچێوەی مادەی 140 دستوری عێراق ئەم کێشانە چارەسەر بکرێ کێشەی زەویزار و شوناسی شارەکە و زۆر بابەتی تر. بەڵام بەداخەوەوە 20 ساڵ تێپەڕێ بەسەر ڕوخانی ڕژێمی بەعەس ئەم مادە دستوریە پەک خراوە جێبەجێ نەکراوە و چەند ساڵێکە سوپای عێراق بە هەموو شێوەیەک هەوڵەدا دەست بگرێ بەسەر ئەو زەوی زارانە لە ڕێگای ئەو هێزە و کە هەیەی بەڵام لە ڕابردوو سەرکەوتوو نەبوو. ئێستا ڕێگایەکی تری گرتوۆتە بەر ئەوش ئەوەیە چووە لە دادگاوە سکاڵای یاسایی تۆمار کردووە لەسەر 5 پارچە زەوی کشتتوکاڵی گوندی تۆبزاوە کە بەشێ لەو زەویانە بووەتە یەکەی نیشتەجێبوون و خەڵک تیای نیشتەجێ بووە و ئێمەش وەکو خەڵکی تۆبزاوە ئەنجومەنێکمان پێکهێناوە لە پیاوماقولان و کەسایەتی و نوێنەرانی جوتیاران کۆبنەوەیەکمان کرد چەند ڕۆژە پێستا ڕێککەوتین لەسەر ئەوەی کە ئێمە سەرەتا دوو پارێزەری پسپۆر و شارەزا دابین بکەین بۆ ئەو خەڵکە بۆی لە دادگا بەرگریان لێ بکە و کێشەکە چارەسەر بکە. بەڵام ئەم کێشەی ئێمە لە دادگا پێم وایە ڕەنگە ئێمە کەیسەکە بدۆڕێنین بۆ لەبەرەوەی سوپا ئێستا سەنەدی 2024 واتە سەنەدی تاپۆی لەدەستەکە بەناوی وزارەی بەرگریەوەیە لە کاتێککە ئێمە سەنەدی تاپۆی ڕەشمان هەیە کە ئێمە لە بنەڕەتدا خاوەندی ئەم زەویانن دەبایە لە چوارچێوەی 140 دستور چارەسەر بکرایە بەڵام نەکراوە. ئێمە ئێستا وایە بینین ئەم سکاڵای سوپا بە هەنگاوێکی زۆر مەترسیداری ئەبینین چونکە ئەمە خۆی لە خۆیە خەرقی دستورە خەرقی مادەی 140 پێچەوانەی ئەو پرۆژە یاسایی کەوا لە پەرلەمان ئێستا هەیە کە تایبەتە بە هەڵوەشانەوەی قەراراتی مەجلیس قیادە سەورە و گەڕانەوەی ئەم زەوی زارانە. بۆیە ئەمە ئەرکی پەرلەمانە ئەرکی نوێنەرانمان لە بەغا سەرۆک کۆمار جێگیری سەرۆکی پەرلەمان سەرۆکی فراکسیۆنە کوردستانیەکان ئەبێ هەڵوێستیان هەبێ بانگێشتی وەزیری بەرگری بکەن بۆ پەرلەمان چکن ئەمە خەرقێکی دستوریە ئەگەر بەیانی ئەم سکاڵایە سوپا لە دادگا بەڕای جەنابەت ینی پێ دوایە بە بانگێشکردنی وەزیری بەرگری بۆ پەرلەمان ئەتوانێت ئەم کێشەیەک لا بکرێتەوە یاخود نەخێر ڕێگا چارەکانی دیکە ئەوەیە کە ڕێگای یاسایی و قانونی لە پەرلەمانەوە دەست پێ بکە بۆ هەڵوەشانەوەی بڕیارەکانی حیزبی بەعەز لە کەرکووک و ناوچە کێشە لە سەرەکان بە تایبەتی بابەتی زەویوزار چکەم هەوڵە درابوو لە ڕابردوودا. بەڵێ وایە خۆی لە ئێستادا پرۆژە یاسایەکەیە لە پەرلەمان پێم وایە 5 مادەیە هەر 5 مادەکە دەنگی لەسەر دراوە بەسماوە کۆی گشتی پرۆژەکە دەنگی لەسەر درێ ئەو کاتا بێتە یاسا و کێشەی زەویزار لە کەرکووک چارەسەرەکرێ بەڵام ئێمە لێن بە شێوەیەکی کاتی لە ئێستادا بانگێشتی وەزیری بەرگری بکرێ
بۆ ئەوەی ئەم سکاڵایی لە کەرکووک قەرار لەسەری نەدرێ لە بەرژەوەندی وزارەتی بەرگری، چونکەگە قەرار بدرێ لە بەرژەوەندی وزارەتی بەرگری ئەبێتە سابقەیەکی قەزایی و مەترسیەکەوێتە سەر زەویزارەکانی تر تۆبزاوە و کۆی زەویەکانی کەرکووک. ئەمە یعنی هەنگاوێکی کاتی و بەپەلە بنری لێ بۆی ئەم سکاڵەیە نەیەلن لە پەرلەمان بڕیار لەسەری بدرێت، چونکن ئەمە ئەم کێشە ئەم زەویزارانەی ئێمە کێشەکەی لە پەرلەمان چارەسەرەکرێ نەک لە دادگا، چونکن ئێمەگە لە دادگا بێ ئێمە تاپۆیەکی کۆنمان پێیە مێژۆکەیە گەڕێتەوە بۆ نزیکەی 100 ساڵ پێش لە ساڵی 75 ئیستیملا کراوە. با لەسەر ڕۆ یاسایەکەی ئەزام خۆ لەو ئەمە اختصاسی جەنابی شنەبێ، بەڵام تۆ لە سەرەتا وتە ئێمە پێچێ ئەم دۆسیە بدۆڕین، وەگەر بدۆڕێنین ئەم قسەی جەنابتە لەوە چێ هەنگاوی خراپتری بەدوایە بێ، هەنگاوی شۆڤێنیتری بەدوایە بێ. بەڵام ینی پێ دوایە ئێستا ئێوە بەڵگەی قانونیتان بەدەستەوەی کە هیچ تاپۆڕەشەکەیە و پێشتریش هەندێک تەداخولاتی وەزارەتی عەدلی عێراقی هەبوو کە بەڕێز خالیشوانی وەزیری عەدلی عێراقیە خۆی چەند ینی ڕێکارێکی گرتە بەر و هەندێک هەنگاوی شۆڤێنی وەستان. پێ دوایە هەروە دادگاکان بە ئاسانی بتوانن لە دۆسیەکی ئاوها تەریخی بتوانن بڕیار بن یەکسەر بە یەکلاکەرەوە؟ بەڵێ بەڕاستی ئێمە نازانین دادگا چۆن بڕیارەکادا، بەڵام ئەوەی ئێمە ئەیزانین سوپای ئێستا سەنەدی تاپۆی بەدەستەوەیە کە هین ساڵی ڕابردووە 2024 یعنی ئەوە سەنەدێکی قانونی بەدەستەوەیە کە بەناوی وەزارەی بەرگریەوە. ئێمە سەنەدەکەی ئێمە کۆنە و خاوەنداریەکەی گۆڕلاوە. ئایا ئێمە نازانین دادگا چۆن بڕیارەکادا؟ طبعا ئەم سکاڵای سوپای عێراقش لە دوای بڕیارەکەی دادگای فیدرالی دێ کە بڕیاریدا ئەملاکی وزارەتی بەرگری کە لە لای مالیە بوو بۆی گەڕاوەتەوە. ئەو لەسەر ئەو ئەساسی ئێستا هاتووە ئەم سکاڵایی کردووە. بەڵام هەرچی چۆنێ بێ ئێمە بە خەرقێکی دستوری داێنین، چونکن پێچەوانەی مادەی 140 بۆ نمونە 5,000 دوێنم زەوی لە سنووری ئێمە بەناوی وزارەتی بەرگریەوەیە، بەڵام 100,000 دوێنم زەوی تر بەناو وزارەتەکانی ترەوەیە. ئەگەر ئەمەوابێ بێم هەموو وزارەتانە بێن، هەموو زەویەکان لە دەستی جوتیارەکان بگەڕێنەوە بەدەر ئەتوان بۆ نمونە گەر بڕیارەکە وەکو جەناب دوتێ ئەگەر بۆ نمونە سکاڵاکەتان دۆڕان، یعنی ئەوە سەنەدێکی دیکەی قانونیتان بەدەستەوە کە هیچ مادەی 140 دەستورە و ئەم مادەیەش هێشتا ینی لە جێبەجێکردندایە و هێشتا کاتی ماوە. ئێوە توانن ینی تانە بدەنەوە لە بڕیارەکە گەر لە داهاتوودا لە بەرژەوەندیشتان نەبوو و حیجەیەشی قانونیشتانەیە کە مادەی 140 و داوا بکەن بەو ڕێگایە ینی کێشەکەتان یەکلا بێتەوە؟ مامۆستا ئێمە پێمان وایە دەبێت دادگا بڕیار نەدا لە کێشەی زەویزار، چونکن کێشەی زەویزار چوویتە تا پەرلەمان. لە ئێستادا پرۆژەیەک ئامادە کراوە لە حکوومەتی عێراقەوە ناردراوەتە پەرلەمان، ڕێککەوتن لەسەری کراوە، بەس ماوە دەنگ لەسەری بدرێ بۆ ئەوەی کێشەی زەویزار لە کەرکووک چارەسەر بکرێ. ئێمە پێمان وایە دەبێت دادگا ئێستا لەم کەیسە هیچ بڕیارێ نەدا، بەڵام ئێمە وەکو ئەگەرێک ئەڵێن ئەگەر دادگا بڕیاریدا ئەمە هەنگاوێکی مەترسیدارە. نەخێر ئێمە بە هیچ شێوەیەک قبوڵ ناکەین، یعنی ڕاستە دادگایەبان چاو، بەڵام دوستور لەسەروی هەموو یاساکانەوە دستور جێگای تەشریعی یاسایە، جێگای دەرکردنی یاسایە. لە ئێستادا زەویەکانی ئێمە لە پەرلەمانە ئەبێ هەر لە پەرلەمان یەکلا بکرێتەوە، ناکرێت لە هیچ شوێنێکی تر یەکلا بکرێتەوە. هیچ گفتوگۆیەکتان کردووە لەگەڵ بۆ نمونە وەزیری دادی عێراق بەڕێز خالیشوانی یاخود فراکسیۆنە جیاوازەکانی پەرلەمان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و بەتایبەتی کوردیەکان یاخود فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان کە هیچ لە ماوەکانی ڕابردوو ینی هەوڵێکی دیاری هەبوو ئەم بابەتە، پەیوەندیتان هەیە؟ بەڵێ ئێمە دوێنێک شاندێک لە نوێنەرانی جوتیارانی کورد و تورکمان سەردانی جەنابی پارێزگاری کەرکووکمان کرد، باسمان کرد، تاوتۆی ئەم کێشە و گرفتانەمان کرد لەگەڵ جەنابی پارێزگارە. طبعا جەنابی پارێزگار کەسی یەکەمە لە ئیدارەی شاری کەرکووک. ئێمە سەردانیمان کرد، زۆر سوپاسێکن کە پێشوازی لێکردن، گوێی لێ ڕاگرتین و ئەو لە پەیوەندیدایە و لە هەوڵدایە لەگەڵ نوێنەرانمان لە بەغا بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە و بۆ بابەتی ئەم سکاڵەیەکەوە لە جوتیاران و لە هاوڵاتیانی تۆبزاوە کراوە. بەڵام من وەکو شەخصی خۆم
پێشتر لەگەڵ بەڕێز خالیشوانی دانیشتوم گفتوگۆمان کردووە بەڵام لەسەر ئەم بابەتی سکاڵای نوێی ئیستە کراوە نەخێر لەگە کاک خالدە قسەم نەکردووە بەڵام دوێنێ لەگەڵ جەنابی پارێزگاری کەرکووک دانیشتین تاوتوێی کێشەکەمان کرد قسەمان کرد جەنابی پارێزگار لە پەیوەندیدایە لە هەوڵدایە لەسەر هێڵە بۆ چارەسەرکردنی کێشەکان. کاگە ساتایسە هەمووان زانیانی وەرزی کێڵان و وەرزی داچاننی هەندێک زەویە ینی بە بابەتە کشتتوکاڵەکان ڕێگە ئەدرێت کە خاوەنی ئەم زەویانە بچنە سەر زەویەکانیان کاری ڕۆژانەیان بکەن یاخود نەخێر ڕێگەشتان پێ نادرێت لە دواوەی کە سکاڵا تۆمارکراوە. نەخێر لە تۆبزاوە ڕێگریان نەکردووە لە کێڵانی زەوی زارەکان خەڵک زەوی خۆی کێڵاوە بەڵام ئەمان چوونە سکاڵاکەیان کردووە بەڵام لە ئەوە لە شوێنەکانی ترە لە سەرگەرانە ڕێگا نادەن خەڵک زەوی بشێڵێ بەڵام بە تۆبزاوە بە تایبەت هیچ ڕێگریەکیان نەکردووە بە فعلی ئەوەی هەیە سکاڵەیەکیان کردووە لە دادگا لەسەر 5 پارچە زەوی بە زەوی خۆیان یەزانن لە ڕووی قانونیە ئەیانەوێ بۆیان بگەڕێتەوە و ئەو زەویانەش کۆمەڵێ خەڵکو و خانوو بۆ تەیەکەی نیشتە جێبوون لەسەری و 20 ساڵە خانوویان کردووە. یعنی ئەو یەکەی نیشتە جێبوونانە کە ئێستا هەیە ژمارەیان چەندەوە ئەگەر زۆرن ینی تاوان ڕێگە پێدرا بوون لەلایەن ئیداری پارێزگای کەرکووک و کەم خانووی لەسەر بنیاد بنرێن وایە؟ طبعا ئێمە لە دوای ڕوخانی ڕژێمی بەحسەوە بە فەرمانی فەرمی گەڕاینەوە گوندەکەمان لێ گوندمان ئاوادان کردوتەوە و هەروەها قەرەبووشمان وەرگرتووە هەم لە حکوومەتی عێراق هەم لە خوالێ خۆشببوو مامجەلال کە بڕی 25 وەرەقەی داوە بە خەڵک لەسەر زەوی زێدی باو باپیرانی خۆی خانووی کردووە موافقەی مەجلس محافەزەی ئەو سەردەمەی لەسرە یعنی خەڵک هیچ زیادە ڕێوەیەکی نەکردووە خەڵک لەسەر زەوی زاری خۆی خانۆکەی کردووە جا ئەمام زەویانە ئێستا سوپا هاتووە لێ زەوی ئێمەیە بەڵێ زەوی ئەوان بە قەرارەکانی بەعس بەس ئێستا خۆ بەعس نەماوە ڕاستە قەرارەکانی ماوە بۆ هەڵوەشانەوەی قەرارەکانی بەعسش ئەوە ئێستا پرۆژە یاسایەکەیە لە پەرلەمان ئەبێ لە پەرلەمان چارەسەر بکرێت نەک لە ڕێگای هێزەوە یان لە ڕێگای دادگاوە. کاک ساتە زۆر جاریانی ئێمە بینیمان لە ماوەکانی ڕابردوو لە هەندێک دۆسی دیکە لە هەندێک ینی کێشەی گەڕەکی دیکە لە پارێزگای کەرکووک ینی سوپا ینی چۆنەڵی بێلایەن نەبوو لە هەندێک بابەتەوە ئەو بڕیارانەشی کە ئەیدا بە تایبەتی سەبارەت بە سکاڵا تۆمارکردن لەسەر خەڵکی کەرکووک گەوانەی کە بە حسابی ئەوان زەوی سوپایان داگیر کردووە ینی بینیمان هەندێک هاوڵاتی یەکێک لە گەڕەکەەکانی کەرکووک کە پێم وابێ گەڕەشی نەورۆز بوو دەستگیران کرد. ئێوە پێتان وایە ئەم کارانەتان بەرامبەر بکرێت ئەگەر وایە ئامادەکاریتان چییە هەنگاوەکانی داهاتووتان چیە بۆ ڕوبەڕووبوونەوە ئەم بابەتە؟ بەڵێ لەگەڵ هاتنی فرقەی 11 سوپای عێراق بۆ کەرکووک بە بەردەوامی دژی جوتیارانی کورد کاری کردووە و پاڵپشتی پرۆسەی تعریبی کردووە لە شارەکە و من وەکو خۆم ساڵی ڕابردوو مانگی 12 لەسەر پارچە زەوێک هاتن زەویەکە دەست بەسەریدا بگرن لە کاتێکە ئەو زەویە مەشمول بوو بە بڕیاری 29 ئەنجومەنی وەزیران واتە هیچ کێشەیەکی قانونی نەماوە. من چون قسەم لەگەڵیانە کردم کاکە ئەم زەویە ئەمە مەوزوعەکەیەتی ئەمە ئیستیملاکش نییە پێویستی بە قەراری پەرلەمان نییە قەرارەکە دراوە لە ئەنجومەنی وەزیرانەوە خاوەنداریەتی ئەم زەویە بۆ جوتیارەکە بگەڕێتەوە ئەوان گوێیان بە ئێمە نەدا و سکاڵیان لە من کرد و منیان 6 ڕۆژ زیندانی کرد بەداخەوە بەبێ هیچ تاوانێک بەڵام لە دوایەیە سوپاس بۆ دادپەروەری دادگا منی ئازاد کرد. بەڵێ سوپای عێراق بێلایەن نییە و لە سەرجەم ناوچەکانی کەرکووک پشتیوانی پرۆسەی تعریبەکە لەم شارە بۆیە ئێمە لێرەوە داواکانین لە نوێنەرانمان لە بەغا بێدەنگ نەبن هەڵوێستیان هەبێ لەسەر ئەم ڕەفتارانەی سوپا چیجا لە گەڕەکی نەورۆز بێ یاخود لە سەرگەڕان بێ یاخود لە تۆبزاوە بێ یان لە هەر شوێنێکی تر بێ بە پێی دستوری عێراق دەبێت سوپا بێلایەن بێ سوپای هەموو پێکاتەکان بێ ناکرێت یعنی بێتە تۆبزاوە لێ خەڵک زیندانی کا و بە زەبری هێز زەویزار داگیرکەیان بچێتە سەر گەڕیکە کوردنشینەکان ئەمڕۆ قانونەوە یاسایە و پەرلەمانەیە بۆ زەویزارەکانی ئێمە ئەبێ لە پەرلەمان یەکلا بکرێتەوە. ئێمە رازین بە پرۆژە یاساکەی پەرلەمان چۆن ئەو پرۆژە یاسەرە دەنگی لەسەرە درێ چۆن یاساکە تەشریعەکەن ئەگە زەویەکەی بۆ ئێمە گەڕاندەوە ئێمە رازین ئەگە بۆ ئێمەشی نەگەڕاندەوە ئێمە هەر رازین بەڵام قبول ناکەین ئێمە ئەگەر لە ڕێگای دادگاوەش زەویەکانیان پێ بدرێتەوە ئێمە ڕێگای ترە گرینە بەر یەک لەوانە
خۆپیشاندانێکی ئاشتیانە بەرفراوان ئەنجامەدەین لە سەرتاسەری کەرکووک. دووەم خێوەتی ناڕەزایەتی هەڵەدەین و مانگرتنێکی کراوە ڕاگەێنین، چونکە ئەم دۆخە قبول ناکرێ ئەم سکاڵە یەکلا بکرێتەوە بە بەرژەوەندی سوپا واتە مادەی 140 هیچ ئەهەمیەتێکی نامێنێ و دۆخی کەرکووک گەگەڕێتەوە سەر دۆخی ڕژێمی بەعس. زۆر سپاس بۆ بەڕێستاتان ناسعاد نوێنەری جوتیارانی تۆبزاوە کە لە ستودیۆکانمان لە شاری کەرکووک لەگەڵمان بووی.